وبهمان شێوە بە بەردەوامی شێوازێکی تریان گرتب وەرە بەر بۆ دژایەتیکردنی شێخ کە بریتی بوو لە تەقطیع وبتر كلامه من سياقاتها بچڕاندن و وبڕینی قسەی شێخ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە سیاقی خۆی و دابڕاندنی لێی بۆی لێەوە بتوانن قسەکەی بکەن بە تاوان بەسەریەوە. شێخ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لەو پەڕی دڵسۆزیە بۆیان نامەیەکی بۆ نووسین لە چەند پەڕێ باسی تەوحیدی بۆ کردن، باسی کوفری بۆ کردن، باسی شیرکی بۆ کردن، باسی سنەتی بۆ کردن و باسی ئەو بابەتانی بۆ کردن و ڕوونیە کردەوە بۆیان ئەمانە چوون نەئەهاتن بڵێن شێخ ئەم نامەی بۆ ناردی بە هیچ شێوە. چەندێڕێکیان لێ دەرەکرد، دوای ئەو چەندێڕیان بەویستی خۆیان لێکەدایەوە ئەیانوت شێخێوێ واتان لێکە، محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەوێ ئەوەتان لێ بەسەر بێنێ، محەممەدی کوڕی عەبدولوهاب ئاواتان پێڵێ. ئەوە ڕوون و ئاشکرا لە داوەکە هەتا ئێستش، ینی ڕێ بینی دژمنانی تەوحید دوو کەلیمە لە 10 مجەڵەد کتێبا دەرەکەن، جاری وایە جاویا لە 5 مجەڵەد کتێبا دەرەکەن، جاویا لە مجەڵدێکی گەورە دەرەکەن، دووشە ئاڵێن ئەوە واڵێ وا پیشانیان داوەکەی ئەو هەمووی لەسەرەوە وەستاوە. وەگەر بێت و ئەم قسەی شێخ کە ناویانە ئاوا بڕیویانە تۆ بڕۆی خۆی لە سیاقی خۆیان بیخوێنیتەوە قەدەوەی لێ تێناگی، هەرگیزەوەی لێ تێناگی. بۆیە لە حەقیقەتا کۆمەڵێک گومڕاو سەرلێشیاو کە دانیشن بە حسابی خۆیان جوابی شێخ محەممەدی کوڕی عەبدولوهاب بدەنەوە، هەر لە قەدیمەوە هەتاوەکو ئەمڕۆ ئەوان جوابی شێخیان نەداوەتەوە و ناشتوان جوابی بنەوە، پیاویەوەش نین قەت جوابی بنەوە، بەڵکو جوابی چیان ناوەتەوە؟ ئەو بوهتانەی خۆیان بۆی هەڵەبەستن، جوابی بوهتانیان داوەتەوە. باشە کە مەبەستی شێخ لە نامیرکەکانی و لە کتێبەکانی ڕوونە، ئەمان دێن دایە بڕێنن لە سیاق بەش بەش لی دەرەهێنن و تەفسیرێک بۆ ئەو بەشە ئەکەن، لێکدانەوەیە بۆ بەشاکەن و دواتر ڕەدی ئەو لێکدانەوەیە دەنەوە، کەواتە ڕەدی شێخیان نایەوە نەخێ، ڕەدی ئەو تەفسیرەی خۆیانیان دایەوە کە بڕی بوویان لەوتەکانیشە. هەتا ئەمڕۆژ ئەهلی حەق و عەلیەکەن، جاری وا هەیە تۆ کتێبێ شەرحەکەی باشە 100 سەعات 2 سانیە 3 سانی لێ دەرەهێنن، مەبەستێکی بۆ داڕێژن و دەسەکەن بە ڕەتدانەوە مەبەستە، ئەوەیشیان وەوە حەقیقەتیانە. ئەمە یەکێکی ترە لە شێوازەکانی دژایەتیکردنی شێخ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ و یەکێکی ترە لە حەقیقەتی ئەو خلافی کە لە نێوان خەڵکێکی عەوامە دروست بۆ لەگەڵ شێخ ناچن بگەڕێنەوە بۆ حەقیقەتی وتەکەی چییە و لە کوێ وتێتی چۆن فەرموویەتی، ئەچن لە دەمی دژمنەکانیەوە ئەو بەشە وەرەگرن و لەسەرەوە بڕیاری لەسەردەن. پاشان ئەگەر بێت و خەڵکی بگەڕێتەوە بۆ ئەسڵی بابەتەکان لە لای شێخ خۆیەوە حەقی بۆ دەرەکەوێت، بەڵام بەداخەوە زۆر کەس ناگەڕێتەوە. ئەمە گومانی دووەم. بەچی دروستیانە کرد؟ بە بڕینی وتەکانی و بە بەیانکردنی غەیری مرادی خۆی.